لە شاری ئەولێر و لە کۆلێژی زانستی زانکۆی سەلاحەدین خولی ڕانەدایەتی نێودەوڵەتی تێنس بە بەشداری 24 ڕانەری سەرتاسەری عێراق بەڕێوەچوو. لە خولەکە دوو وانەبێژی عێراقی خاوەنی بڕوانامەی وانەبێژی یاری تێنس لە سەراسی نێودەوڵەتی خولەکەیان وتەوە. ماوەی 4 ڕۆژی خاند و 32 کاتژمێر بە شێوەی ئامادەبوون و 3 کاتژمێر بە شێوەی ئۆنلاین خولەکە درێژەی هەبوو. بەشداربووان 3 تاقیکردنەوەی کردداری و زارەکیان پێکرا. دوای تاوبوونی خولەکەش لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی عەدنان دەرجالی وەزیری وەرزش و لاوانی عێراق و ڕات حەموودی سەرۆکی لێژنەی ئۆڵۆمپی عێراق و شاکر سمۆ بە ڕێبەری گشتی وەرزش و سەرۆکیێکی تێنسی عێراق و کوردستان و هەولێر بەڕێوەچوو. بڕوانامەی بەشداربوانیش بە تەواوی ڕانەران بەخشرا. کردنەوەی خولی ڕاهێنەر بە بەشداری 24 یاریزان 24 ڕاهێنەر لەم چەڕانە کە هەموو سەرجەم پارێزگاکانی عێراقی گرتەوە کە لە کۆلێژی زانست لە زانکۆی سەلاحەدین بەڕێوەچوو 4 ڕۆژی خایاند لە یەکشەمە دەستی پێکرد. ئەمڕۆ کات چوارشەمە خولەکە کۆتایی دێتن و لێرەوە دەتوانم بڵێم زۆر سوپاسی کۆلێژی زانست دەکەین کە یارمەتی ئەمەیدا هەروە سوپاسی یەکێتی ناوەندی تێنسی کوردستان و یەکێتی تێنسی هەولێر دەکەین کە یارمەتی ئەمەیدا بۆ بەڕێوەبردنی بۆ نەجاحەتی ئەم خولە و ئەم خولە دەتوانین برێن و کوبرەی دەست پێشکەریە تەمهیدەکە لە بۆ ئەوەی بۆ خولی لیڤل 1 کە ئەم خولەش محاولە دەکەین وەکو یەکێتی نێودەوڵەتی کە یارمەتیمان بداتین کە بتوانین ئەم خولەش لە هەولێر بەڕێوەبێن لە 2 ڕۆژدا ئینشاءالله. حتما ینی کاریگەرێکی زۆری دەبیتین و لە هەمان کاتدا ئیسفادەی زۆرمان لێکردیا لە ڕووی نەزەری و لە ڕووی عملی. لە هەمان کاتدا ینی خۆشبەختانە مەسەرەن تەمەشا دەکەین ئەو ڕاهێنەرانە ینی بەرباورەی کە مشارەکەیان کردیا تومحەچیان هەیە کە هەم خۆیان پێش بێخن هەم وەرزشەکەش پێش بێخن. بەڕاستی سوودێکی زۆرمان بینی لەم دەورەکە نەزەری و عملی بووەوە. عملیەکەی بەڕاستی زۆر باش بوو. نەزەرەکەش لە کۆتایی ئیمتحانێکمان دەکرد. ئیمتحانەکە لەسەر 30 دەرەجە بوو. ئەویشیان معلوماتی زۆر باشی تێدا بوو. دەستخۆشی لە کاکاران و کاک محەممەد دەکەم بۆکردنەوەی ئەو دەورێ و ئیتحادی هەولێر و ئیتحادی عێراقی کە هەستان بە بەرەو پێشبردننی ئاستی مدەڕیوەکان دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی.